بەدەر لە بایەخی کتێبکار بە ئامەم پێشانگایش نەبێ لە ناو خوێنەری کووردا کەم ئەبێتەوە بەرەبەرە خوێندنەوە کەم ئەبێتەوە بەڵام ئەمە من بە دیدارێکی چۆن لە ڕووی کۆمەڵایەتیەوە هاتوچۆت هەیە ئەمە هاتوچۆی کتێبەکانی ناو کتێبخانەکانمانن کە لە ماڵەوە سجن کراون سەردانەکەنەوە ئەم کتێبانە جارێکی کە وەکو خۆمان چۆن لە ڕووی کۆمەڵایەتیەوە ڕوحیەمان بەهێزە بێ من پێم وایە ئەمە هەر نەریتێکی جوانە ئەگەر کەسیش کتێب نەبا و کتێبیش نەیەنێ بەڕاستی بچونکە کۆمەڵە ناونیشانە بینی من مەسەن گەڕاوم ئەو کتێبانە من شەیدای کتێبی ناو ماڵەکانم تا کتێبە چاپکراوە تازەکان بەڕاستی خەوە بینم بەر کتێبێ بکەوم کە ساڵانەیەم لێرەدا بەرەو کتێبانەیە کەون کە لە خەون ماهەنوو دەسم نەکەوتم کتێبی کۆن بە تایبەتیەوە ئێستا فەرمۆ دیوانی حاجی قادری کۆیی مەسعود محەممەدە زۆریش کۆنە اینجا ساڵانە بەشداری ئەم نەریتەیەکەم هەم بەخشین بۆ خۆی مانایەکی جوانە دابەوە کە ئاڵوگۆڕی کتێب هەم سەردانی کتێبخانی سەردانی کتێبخانەکانمانە لە شوێنێکا بۆ ناو یەکتری ئەمە بۆ خۆی گەنگە اینجا ئەم ساڵ بەڕاستی لە ڕووینەوەیەوە بەهایەکی جوانتریان یا بە پێشانگەکە بە یادکردنەوەی دوو لە ڕێبوارانی یەکەمی کتێبخانە دوای ڕاپەڕین لە هەڵەبجاکە کە خوا لێ خۆشمان قار شادی و ئەحمەد ڕەنجیارن بەڕاستیەوە بەلای منەوە ئەمساڵ دڵخۆشیەکەی زیاد. بەناوی خوای گەورە دیارە خۆی کتێب ژیانێکی تایبەتە و ئەم ژیانە تایبەتەش پێویستی بەوەیە کە دەرفەتی بۆ بڕەخسێنرێت بە دڵنیاییەوە ئەم پێشنگایە کە لێرایە تایبەتمەندی خۆی هەیە هەم لەوەی کە ئەو کتێبە کۆنانەی کە خەڵک لە کتێبخانەکانیان زیندانی کردووە لێرە دەرفەتێکە بەوەی کە بیخاتە بەردەم کۆمەڵی خەڵکی کە ئیسفادەی لێ بکە و لە هەمان کاتیشە دەرفەتێکە بۆ ئەوانەی کە ئەو کتێبانەی کە دڵخوازیانە و لە شوێنەکانی کە ناتوانن دەستیان خەن لێرە دەتوانن دەستیان خەن. شەشەمین پێشەنگای بەخشینی ئاڵگۆڕی کتێبمان کردوێتەوە لە هەڵەبجەکە ئەمە دیارە ساڵانە بۆ تەنەریتێک و ئانی دۆستانی کتێب و معریفە چاڕوانی ئەم پێشەنگایان چکە پێمان وایە ئانی لەم دۆخا کە کتێب و دۆستایەتی کتێب تا ئاستێکی مەترسیدار کاڵ بۆتەوە بە تایبەتی گەنجان سەرقاڵیان بە تەکنۆلۆژیا و کۆمەڵی گرفتیکەوە کەمێک لەم بوارە دوورکەوتونەتەوە جا ئەم پێشەنگایە ئەگەر کاریگەریکی کەمیش بێت کەمکردنەوەیکی ئەو ڕووبەرە دابڕانە کەمەش بێت ئەمە هەوڵمان ناوە ئەم ئانی ئەو گرفتانە تێپەڕێن گرفتی مادی گرفتی دەسڕانەگەشتن بە کتێب دووری کتێبخانەکان هەرێکێک لەم گرفتانە کە هەبوو بێت بۆ هەر گەنجێک ئەمە ئەمساڵ لێرە لە حەوشەیە کاپێکەون زیاد لە 5,000 ناونیشانی کتێب و ژمارەی کتێبمان پێش ئانی عەرز کردووە و تا ئێوارەش دڵنیان زیاد لە 30,000 کتێبی کە ئاڵو ئانی لەن هاوڵاتیاوە دێن بۆ ئێرە ئاڵوگۆڕی پێکرێ ئەمانە هەستەکەم بتە دەرفەتێکی باش و لەو ڕانگەوەش کە خوێنەرانی ئەم شارە لەم چالاکی ڕاستین.